سڵاو هاوڕێیان و بەخێر بێن بۆ ئەم ڤیدیۆیە. ئەمڕۆ کار لەسەر شانەکانمانەکەین. تەنها پێویستت بە پەتێکی بەقوەتە وەکو ئەوەی کە من ئێستا پیشانتان دەدەم. ئەگەر نیتە ئەتوانێت لەشکێک بەکاربێنی. بۆ ئێستا ئەوە بخەرە لایەک و بە شانەکانمان گەرم بکەین. بازنەی گەورە دروستکە بۆ پێشەوە و پاشان بۆ دواوە. ئەمەوێ سەرنجت لەسەر لێدانی خاڵەکە بێ لە پێشەوە و لەسەرەوە و لە دواوە و لە خوارەوە بۆ ئەوەی هیچیان بەجێ نەهێڵی. ئێستا ئەتوانی ئاراستە بگۆڕی. ئێستا ئەمەوێ پەنجەکانت بخەیتە سەر شانت و بەردەوام بە لەسەر بازنەی گەورە. بەڵام ئێستا ئەمەوێ ڕێگە بدەی ئانیشکت لە ناوەڕاست بەر یەکتر بکەون. اینجا کاتێک ئانیشکت بەرەو پشتەوە ئەڕۆن، بیر لەوە بکەرەوە کە ئانیشکت بەر یەک بکەون لە پشتی پشتەوە. کەس ئەوە ناتوانێ، بەڵام ئەو بیرکردنەوەیە وا ئەکا گەورەترین بازنە دروست دەکەی. ئێستا ئەتوانی ئاراستە بگۆڕی. قۆڵەکانت ئازاد بکە و خۆت شل بکەرەوە. ئانیشکەکانت لە نزیک جەستەتەوە قفڵ بکە و یەک و یەک قۆڵ خولانەوەی دەرەوە ئەنجام بدە و پاشان بە هەردوو قۆڵت. لە شوێنێکدا هەست ئەیکەی شانت ئەڵێ بوەستە و ئەو کاتە ئەبێ بوەستی. بۆیە هەڵ بدە زۆر پاڵ بەو خاڵەوە نەنێ. اینجا لێرە ئەمەوێ قۆڵەکانت درێژ بکەی بۆ هەردوو لایەک. با یەک لە قۆڵەکانت خولانەوە بکە بۆ ناوەوە و قۆڵێکی تر خولانەوە بکە بۆ دەرەوە. شانەکانت بە ئاراستەی پێچەوانە کارەکەن. و دیساونەوە هەڵ بدە زۆر پاڵ نەنێی بەسەر ئەو شوێنی کە شانت ئەڵێ وەستان بۆ ئەوەی ئازار بە خۆت نەگەیەنی. ئەگە پێویستت بوو کەمێ خۆشل بکەرەوە و پەتەکە هەڵبگرە. تا پەتەکە درێژتر بێ، ئاسانتر ئەبێ لەسەر شانت. بۆیە بە پێویستی شانی خۆت بیگرە. بە یەک دەست پەتەکە بەتونی بگرە و بە قۆڵێکی تر بازنەی گەورە لە سەروی سەرتەوە دروست بکە. تا ئەتوانی بازنەی گەورە دروست بکە بۆ ئەوەی بتوانی بە تەواوی مەودای جوڵەی جومگەی شانت بەکاربێنی. قۆڵەکەت بگۆڕ و بیرت بێ ئەگە شانت زۆر نەرم بێ ئەتوانی پەتەکە کورت بکەیتەوە. ئەو کاتە جوڵەکە زۆر چالاکتر ئەبێ بۆ شانت. ئەگەر هاتوو شوێنێک ئازاری هەبوو، ئەبێ بە شێوەیەکی تر بیدۆزیتەوە لە کوێ ئازار نییە و لەوێ بازنەکە دروست بکەی. پەتەکە بخەرە خوار و خۆڵەکانت دەربێنە بەناو پۆزی کاکتوس. لێرە توانێت پشتت کوڕ بکەیتەوە و بە ئانیشکت بەر یەکتر بکەون. پاشان بە ئاراستەی پێچەوانە ئەڕۆین. سنگت بۆ پێشەوە بووە و ئانیشکت بۆ دواوە. ئەمەش وەک جوڵەی کاتن کاو بە وەستاوە بێ. ئەمە جوڵێکی زۆر زۆر خۆشە بۆ کردنەوەی تەواوی بربڕی پشتت. بۆیە باشە ئەگەر هەموو ڕۆژێک ئەنجامی بدەیت. ئێستا ئەچینە ناو ئاخیر جوڵە. ئێستا ئەتوانی پەنجەکانت لە پشتەوە بیبەستیتەوە و شانەکانت جوڵ بکە بەیەکەوە. ئەگەر ئەمە قورس بوو، ئەتوانی پەتەکە بەکاربێنی. ئەوە کەمێک ئاسانترە بێ. پاشان تەنها دەست بکە بە ڕاکێشانی دەستەکانت بۆ سەرەوە بە توانای خۆت. هەڵ بدە هەر جارێک قۆڵەکانت کەمێک بەرزتر ڕاگرە. لێرە سترەچێکی باش وەرەگری بۆ پێشەوەی شان و سنگت. هیوادارم هەست بە نەرمی و ئاسوودەی بکەیت لە جەستەتە. ئاگاتان لە خۆتان بێت و لە ڤیدیۆیەکی داهاتوو ئەتان بینمەوە. کاتێکی خۆش بە هەمووان.